دەنگۆیەک لێرە و لەوێ دروست بووە لەسەرەوەی کوایە ئێمە گەندەڵیمان کردووە وەکو ڕاهێنەری هەڵبژاردەی عێراقی تازە پێگەشتوانی کچان خۆی بەداخەوە زۆر لە ڕۆژنامەنووسەکانمان نەخوێنەوارن بەداخەوە لە بینی ناشئات و ناشئینە جیاوازی ناکەن ناشئات کچە ناشئین کوڕە ئەو گەندەڵەی کە بە حساب کراوە کە دەعوا لەسەری قەید کراوە کە لە وەزارەتی وەرشوولەوانی عێراقی تۆمەتبار کراون یەکێتی باسكەی عێراق لەسەری ناشئینە ناشئین یعنی کوڕ ئەمە یەکەم دووەم دەنگۆیەک گوایە تیپی ناشئاتی عێراق کە چوین بۆ سووریا پارێکی زۆرمان سەرف کردووە و خزم و کەسوکاری خۆمانمان بردووە کچی خۆمانمان بردووە من کچەکەم لە ژیانیا باسکتبۆڵی نەکردووە تاوەکو بیبەم لەگەڵ خۆم کچی ئەم شارەم بردووە هەموو هەڵبژاردەی عێراق کچی کوردە شانازیە بۆ منەگەرەوە تەحەیوزەم کردبێت و کچی کوردم بردبێت ئەمە یەکەم دووەم ئەمە لێرە ڕای بگەێنم ئەو پاڵانتی سووریا ئیستیزافە بوو میواناری بوو ئێمە یەک دینارمان لە سووریا سەرف نەکردووە پێشوەختیش کە مەعسکەرمان کردووە ڕۆژێک پێش مەعسکەرەکە پێش تەواوبوونی مەعسکەرەکە بڕێک پارەمان بۆ هاتووە کە ئێمە پێشتر پێشوەختە تەوزیعمان کردووە بەسەر کچەکانە بۆ خواردن بۆ هاتوچۆ بۆ تەمرینکردن لە هۆڵەکانی سلێمانی